قۆناغی دوای ساڵی 2003 کە قۆناغی کۆتایی هاتنی دەسەڵاتی حیزبی بەعس و ڕووخاندنی ڕژێمەکەی سەدام حسێن بوو لە عێراق. بۆ کورد لە هەرێمی کوردستان دەرفەتێکی مێژووی و زەمینەیەکی لەبار بوو تا پاڵپشت بە خەباتی خۆی و واقعی نوێی هەرێم و نێودەوڵەتی داوەکی و پێداگیری لە مافەکانی بکات. هەردوو حیزبی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە لە ساڵانی ڕابردوودا لە بەغدا خۆیان بە تاکە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان زانیوە، سیاسەتی ڕابردوویان لە ماوەڵەکردن لەگەڵ پێشهاتەکان و میکانیزمی دامەزراندنی پەیوەندی لەگەڵ لایەنە عێراقیەکان تەواو ناڕۆشن بووە. بە بڕوای بەشێک لە چاودێران هەردوو حیزبی دەسەڵاتی هەرێم بە پیادە نەکردنی سیاسەتێکی نیشتیمانی و نەبوونی استراتیژیشی ڕوون نەک هەر نەیانتوانیوە نوێنەرایەتی هەرێمی کوردستان و داخوازێ دەستوریەکانی بکەن، بەڵکو خۆشیان وەک دوو حیزب خیتابێکی ڕوونیان بۆ دواندنی لایەنە عێراقیەکان نەبووە. بەرەنجامی نەبوونی ئەم خیتابەیە گرتووەش هەر ئەوە بووە کە لە سایی ئەم دوو حیزبەدا پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەردەوام لە هەڵکشان و داکشاندا بووە و هیچ استراتیژێک لەو پەیوەندیانەدا نەبووە. ئەوەی لای هاوڵاتیان و حیزبە سیاسیەکانی ڕوونە لە 7 ساڵی ڕابردوودا حیزبەکانی دەسەڵاتی هەرێم لە بەغدا بەردەوام کاریان بۆ بەرژەوەندی تاکە حیزبی خۆیان کردووە. تەنانەت زۆر جار کارکردن بۆ ئەو بەرژەوەندیانە دابەزیوەتە ئاستی بەدیهێنانی بەرژەوەندی شەخسی و بنەماڵەیی. دیارترین نمونە بۆ شکستی پەیوەندەکانی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم لە بەغدا ئەو قەیرانە داراییە تاقەت پڕوچێنەیە کە زیاتر لە 7 ساڵە بەرۆکی موچەخۆر و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە. من لە حکوومەت نرخی بنزینمان بۆ هەمیشە دابەزان، کارەبای بەردەواممان دابین کردووە. ئەو قەیرانە گەرچی بەرەنجامی سیاسەتی کوردبینانەی ئابووری سەربەخۆ و خراپی گرێبەستە نەوتەکان لەگەڵ کۆمپانیا جیانەکان بوو، بەڵام وەک بەشێک لە چاودێران دەڵێن دوای سەرهەڵدانی قەیرانەکە و بڕینی بەشە بودجەی هەرێمیش لە بەغداوە هەردوو حیزبی دەسەڵاتی هەرێم ئەگەر پەیوەندی استراتیژی و سیستیماتیکیان لەگەڵ بەغدا هەبوایە دەیانتوانی بەشێک لە قەیرانەکە لەسەر شانی خەڵک سووک بکەن. بەڵام وەک هەمیشە و قەیرانانەی کە حیزبەکانی دەسەڵات دروستیان کرد باجەکەی خەڵک دای، تەنانەت خەڵکی هەرێمی کوردستان باجی ئەو بێسەر و بەرێشیدا کە لە پەیوەندەکانی هەرێم و بەغدادا هەبوو. لە ساڵانی ڕابردوودا ئەو حیزبانی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە هیچ حسابێکیان بۆ بەغدا نەکردو، بێپلان و استراتیژی پێشوەختە ئابووری سەربەخۆیان ڕاگەیان، دوای خوڵقاندنی قەیران بۆ خەڵکو و داتەپاندنی ئابووری هەرێمی کوردستان هەر خۆیان وەفد و نوێنەریان ناردەوە بەغدا و ڕایان گەیان کە بەغدا قوڵایی استراتیژی هەرێمی کوردستانە. ئێستاش کە عێراق بەرەو هەڵبژاردن دەچێت هەمان ئەو حیزبانە داوای دەنگ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن تاوەکو نوێنەرەکانیان بنێرنەوە بەغدا، بەڵام وەک چاودێران دەڵێن هاوڵاتیان مافی خۆیان لەسەر سنووەخەکانی دەنگدان هەموو ئەو نەهامەتیەیان بیر بێتەوە کە حیزبەکانی دەسەڵاتی هەرێم بەسەریان داهێنایان کە بەشێکی ئەو نەهامەتیانە بەهۆی نەبوونی استراتیژ و پەیوەندی سیاسی بوو لە بەغدا کە لەسەر بنەمای نیشتیمان پەروەری و بەدیهێنانی بەرژەوەندەکانی خەڵک بنیاد نرابێت.